ڕەوشی ئارامی و سەقامگیری لە خانەقین بەرجەستە بووە و چین و توێژەکانی شارەکەش دەڵێن ئەم ڕەوشە لە شەونخوونی هێزەکانی ئاسایش و پۆلیسەوەیە. دەشڵێن لەگەڵەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو دۆخێکی ناجێگیر ڕووی لە شارەکەیان کرد، بەڵام خەمخۆرانی خانەقین وەک دەستێکی پۆڵاین کاریان کرد بۆ پاراستنی شارەکەیان. ئێستا ڕاستە خانەقین وەزعێکی ئارامی هەیە، هیچ کێشە و گرفتێکمان نییە، بەڵام ئێمە داوا ئەکەین پێشمەرگە بەزوودین کاتبگاتە ناوچەکە، چونکە تەنها کەسی گەزامنی ناوچەکە بێت ئەو هێزی پێشمەرگەیە. ئێستا ئەبێ هەر شورتە ئیتیحادی حکوومکە لە ناو خانەقین باڵادەست بێت کە ئەوانەیش زۆربیان بەریتی لە کوردەکانی خانەقین، یعنی کەسی غەریبیتیانە و ئاسایشی شەر لە خانەقین بەردەوامە، هەموو دام و دەستگاگان هەمویان ئیشی خۆی فەرمی خۆیانەکە، ئیشی یاسایی خۆیانەکەن، هیچ کێشێنی ئێستا بڵێن لە خانەقین کێشی هەیە بە ناوی شتێبێک کە مەترسی بێت لەسەر حاڵ و باری ژیانی خەڵکی خانەقین. بۆیە من دەستخۆشی لەوانەیە ئەەکەم کە بوون لە سەبەبی ئەمە کە خانەقین باتە ئەم ڕۆژە. الحەمدوللا شاری خانەقین ئارامە هەر لە ئەوە ڕۆژە و هەرچەندی شورتە ئیتیحادی هات و جەماعەت هاتنە ئیدا، بەس هەر کاکشێرکەوە ڕاستە و خانەقین قەرزارە کاکشێرکە ئەو جەماعەتە گشتیان کەوە لێو بین فعلا اثبات کردم لێنەوە خانەقینی ئەسیلن، خانەقینیان جێ نەهێشت، بەس باتاد و خانەقین جێ بێشتان ئەم جەماعەتە باوەڕ بکە خانەقین چۆڵەوی. لە ناحیە ئارامیەوە ئێستا باشترە تا 5 ڕۆژی پێش ئێستا، بەڵام خەڵک فێر ئەم وەزعە نەبووە. ئێمە لە پێش سقوتی نیظام لە 2003ەوە بۆ ماوەی 14 ساڵ بە ئارامی بەسایی حکوومەتی هەرێم و هێزی پێشمەرگە لە ماڵی خۆمان بە ئارامی بازار باش بوو، خەڵک باشتر بوو. وەک ئاماژێ بۆ کرا سەرباری ئەو ئارامی و سەقامگیری کە لە خانەقیندا بەدی دەکرێت لە ئێستا، بەڵام جەخت لە گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگە دەکەنەوە بۆ ڕادەستکردنەوەی دۆسیەی ئەمنی سنووری ناوچە دابڕێنراوەکان، چونکە پێشمەرگە بە زامنی ئاشتی و تەبایی و پێکەوەژیانی دەزانن. دەشڵێن خانەقین بەسەر جەمپێکاتە نەتەوەی و ئاینەکانیەوە وەکو یەک پارێزراو بوون لەلایەن هێزەکانی هەرێمی کوردستانەوە. لە بەرامبەریشدا خەڵک و پێشمەرگە و ئاسایش ئاوێتەی یەک بووبوون، وەکو یەک دەست کاریان بۆ خزمەتکردنی شارەکەیان دەکرد. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.